قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە زنجیرە باسی ڕۆشنتردا لە ئەڵلقەکانی ڕابردوودا باسی نەخۆشی خەمباری و خەمۆکیمان کرد. ئەو نەخۆشیە گرفتاریەی کە خوای گەورە بە ڕەحمی خۆی بمان پارێزێ و ڕەحم بەوانەش بکا کە تووشی نەخۆشی خەمۆکی بوون، بەڕاستی ئینسان گرفتار دەبێ پێوەی. باسی ئەوەمان کرد کە ئەم نەخۆشیە لە هەموو نەخۆشیەکانی تر لە جیهاندا بڵاوە، تووشی ڕەگەزی پیا و ئافرەت دەبێ، بەڵام لە ئافرەتاندا زۆرترە. بیرتان دەخەمەوە تووشی نەخۆشیەکە تووشی بێهاوسەران زیاتر دەبێت لەوانی کە هاوسەرگیریان هەیە. هەروەها لە هەموو چین و توێژەکاندا لە خوێندەوار و نەخوێندەوار، بێپلە و پایەدار، هەروەها لە کەسانی دەوڵەمەند و هەژاردا لە هەموو جیهاندا هەیە. نەخۆشیە کە خەمۆکی لە هەموو تەمەنەکاندا بەتایبەت لە منداڵ و هەرزەکاردا زیاترە لە کەسانی بەساڵاتچوو. ئێستا با لەم ئەڵلقەیەدا بە ویست و پشتیوانی خوای گەورە ئینشا ئەڵڵا باسی چارەسەرەکان بکەین. ئەگەر ئینسانێک هەموو نیشانەکانی تێدا دەرکەوت یان چەند نیشانە سەرەکیەکانی تێدا دەرکەوت کە بریتی بوو لە بێزاربوون لە ژیان، هەر کەسێ لە ژیان بێزار بوو، ئەم گەردونە فراوانەی یعنی بەڕاستی وا لێ تەنگ بوو وەکو لە سجنێکا بێ، ناخی خۆی بوو بە قەبر بۆی، بوو بە سجنێکی شیژبەند و ڕووناکیەکانی دنیای لا تاریک بوون و چاویلکەیەکی ڕەش هاتە سەر چاوی ئەم خۆرە ڕووناکەی بە تاریک دەبینی. ئینسان حەزی لە کار، لە ئیشکردن، لە کەسابات، لە پارە، لە ژیان، لە هیچ نەما. حەزل لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان نەما، ئینسان تووشی گۆشەگیری بوو، حەزل لە مەرحەباوی و سەلام و کەلامی کەس نەبوو، نە میوانی کەس دەبووی نە کەس میوانت بێ، نە بەدەم کەسەوە بی و نە کەس بەدەمتەوە بێ. حەزت دەکرد تەنها لە گۆشەیەکا دەرگا لەسەر خۆت پێوە دەی بە تەنها بژی و بە تەنیا بمری. ئەگەر ئینسان تووشی ئەم حاڵەتە بوو، ئەوە نەخۆشیە خەمۆکیەکەیەتی کە یەکێکە لە نەخۆشیە دەرونیەکان. بەڵام خوای پەروەردگار بڕواتان بێ بۆ هەموو شتێک بە دڵنیاییەوە عیلاجێکی داناوە. چۆن جەستە عیلاجی هەیە خۆشەویستانم، دڵنیابن ئاوا نەخۆشیە دەرونیەکانیش بەویستی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا چارەسەریان هەیە. چۆن دکتۆری جەستەیی هەیە، زۆر جێگەی ئاساییە و وعیبەیە ئەگەر نەچی. ئێستا تۆ جەنابەت چاوت دێشێ، عیبە نابینا بی و نەچی بۆ لای دکتۆری چاو. ئەو هەموو عیادە هەیە، ئەو هەموو دکتۆرەمان هەیە، دکتۆرا هەیە، پرۆفیسۆرە، مامۆستای زانکۆیە، خوێندنی باڵای خوێندووە، لەسەر توێژینەوەی زانستی چاوی کردووە. تۆ چاول لەدەست دەی بڵێ وەڵا عیبە بچم بۆ لای دکتۆری چاو. عیبە ئەوەیە کە نەچی، ئازاری گەدەت هەبێ و نەتوانی ئاوێک بە ئیسراحەت بخۆیتەوانێ. ئەو هەموو دکتۆرە بەڕێزەی هەناویمان هەیە، ئەم هەموو ئەجهیزە پێشکەوتوو هەیە، نەچی پشکنینێک بۆ خۆت بکەی، بۆ ناچی. ئەمە عیبەیە نابە پێچەوانەوە. هەموو خەڵک لەناو سارەکەیە، لە بازاڕەکە، لە دوکانەکە لێ دەپرسیارە لە کوێ بووی، وەڵا کاکە سەردانێکی فڵان دکتۆرم کە بەخوا دکتۆرێکی باش بوو، وەڵا تۆزەمە عیدەم دێشە، وەڵا چوم چاوم دێشە. دەی وەڵڵاهی دەبێت کۆمەڵگەی کوردیمان بەویستی خوای گەورە بگاتە سەر ئەو ئاستەی، ئەو ڕادەیەی چوونە لای دکتۆری دەرونیشی ئەوە بەلایەوە ئاسایی بێ. سەردانی دکتۆری دەرونی بەڕێزان معنای ئەوە نیە تۆ شێتی، خۆشێتەکانیش بەریئن، شێتەکانیش بەسەرکردنەوەی خوایەوە بەریئن. حتا منداڵێکی شێتت هەبێت جێگەی شەرمەزاری ناو کۆمەڵگانی، خۆتە سەڵاتی تۆی تێدا نییە، ئەویش لە سەڵاتی خۆی تێدا نییە. ئەو شێتەش پێی خۆش بوو، عاقڵترینی عاقڵەکان بوویایە، خەڵک ڕاوێژی لە عەقڵ و ژیریدا پێ بکردایە. ئێترەوە مبتەلا بووە بۆ حاڵەتەوە و خوای گەورە بۆ خۆی باشتر دەزانێ. من و تۆ دەبێت ڕێزی لێ بگرین وەکو ئینسانێک، دەبێت نەک جێگەی بەزەی بێت، جێگەی ڕێزی مرۆڤ بوون بێ. نەخۆشی دەرونیش عینی نەخۆشی جەستەی وایە. چۆن ئەوەتان فڵان دکتۆر بۆ نەخۆشیە دەرونیەکان زۆر بەلاتەوە ئاسایی بێ کەسێکت خێزانت، هاوسەرت، منداڵت. بەڵام بەداخەوە ئێمە کۆمەڵگایەکین، هێشتا ڕێز و حرمەتم هەیە بۆ یەک بەیەکی جەنابتان بیسەران و بینەرانی ئەم وتارە. هێستا خەڵکێکمان هەیە کە بچێ بۆ لای دکتۆری دەرونی فەقیرە بێ بچێت سەرێک بە عیادەکە ئاگرێ خوا بکەم ناسیاوێکی لێ نەبێ. خواگە کەسێ بیان بینێ کوڕە کاکەوە فڵان کەس کچەکەیان بر بۆ لای دکتۆری دەرونی، ئەزانی فڵان کەسی حەپی دەرونی دەخوا، ئێتر داماوە وەڵا شێتیش نەبێ شێت دەبێ، عیبێکی نەبوو. ئێبێ ئەمە بە ئاسایی وەریگرین. دکتۆری دەرونی بۆیە دەرونیە، چۆن جەستەی عیب نییە، دەرونیش هەیە.
چۆن دکتۆری جەستەیی عیلاجمان دەداتێ و بە ئیزنی ئەڵڵا شافی هەر ئەڵڵایە شیفامان بۆ دێ دکتۆری دەرونیش گوێت بۆ دەگرێ وی لە دکتۆری دەرونیشدا چاک وایە حتا تەنانەت کەس نەچێتە لەگەڵ ئەو نەخۆشەدا بۆ ژوورەوە خۆ کاکە ئەم شێت نییە دەست بۆشێنێ ئەچێ با بە دڵی خۆی یعنی ئێستا جاری وایە دایک و باوشێک لەگەڵ منداڵەکەیاندا لەگەڵ هەرزەکارەکە نەچنە ژوورەوە بۆ لای دکتۆرە دەرونیەکە لێی گەڕێن دکتۆر مەحرەمە ئەسرار و نیهێنیەکانت هەمووی دەپارێزێ لێی گەڕێ با بە تەواوەتی خۆی دەرونی خۆی بۆ ئەم دکتۆرە بکاتەوە بڕاتان بێت کوڕووکچ زۆر جار واریدە دەکرێت شەرم بکە هەندێک شل لای باوکو دایکی باسکە لای خوشک و برای باسکە هاوسەر دەکرێت جاری وایە مادام خەمۆکە یعنی ڕەشبین بووە جاری وا شتەکان لای هاوسەری باز نەکە بەڵام کاتێک کە دەڵێ ئەوە دکتۆری دەرونیە دکتۆرەکانیش نهێنی پارێزن تەنانەت نزیکترین کەس کە هاوسەری خۆیانە لیان نابیستێ لەو ژوورە ناچێتە دەرەوە دکتۆری دەرونی قەت نابێت لە عیلاجنووسینشا دوو کەس بە یەکەوە بکاتە ژوورەوە یەک چێشکە بیبینێ چاگوایە تەنها و تەنها نەخۆشەکە خۆی لەگەڵ یابێ نابێت دکتۆری دەرونی پەلەی بێ بڵێ کاکە ئەوە نەخۆشم زۆرە و پابیست کەسیکە وەستاوە خێرا نەزانێت وەرەقەکەی بۆ بنووسێ ئەم عیلاجانە وەرگرە و دوای مانجی هەفتەی شکەوەرەوە ئەوەش هەڵەیەکی دکتۆرە دەرونیە بەڕێزەکانە کە زۆریان ناسیا و دۆست و کەسانی زۆر بەڕێزن بەڵام هەمومان قابلی هەڵەین ئەبێ دکتۆری دەرونی کاتی وەکو دکتۆری جەستەییش نییە ئەبێ کاتی تەواو و پێویست بداتە نەخۆشەکە کە تەواوی ناو دڵ و دەرونی خۆی هەڵڕێژە داخوایەک سعات و نیوێک دەبوو کاکە پارەی زیاتری لێوەرگە بەقەدەر دوو نەخۆشی لێوەرگرا ئەگەر دەزانی ئیمکانیەتی هەیە ئەگە ئیمکانیەتی شینێ و بە هەژاری دەزانی ئەی زەکاتی عیلمەکەت بدە زەکاتی ئەو خوێندنی باڵایی لە باری دەرونیدا خوێندوتە زەکاتەکەی ئەوەیە با چەند نەخۆشێک فی سەبیلی الله لە هەفتەیەکە ببینی کاتی باشتری پێ ببەخشە بەڵام عیلاجێکی باشتری بدەیە بەڵام ڕێنمایی باشتری بکە بەڵێ خۆشەویستان بچۆ سەردانی دکتۆر بکە عیلاجەکان و دەرمانەکان بەکاربێنە ڕاستە عیلاجی دەرونیەکان ڕەنبێ یەکسەرەتا ناڕەحەتت بکە بەڵام وردەوردە لەگەڵی ڕادی بەویستی خوای گەورە کاریگەری باشتریان دەبێ کۆمەڵە هۆرمۆنات کە ئێمە ناتوانین قسەی لەسەر بکەین و ئیشی دکتۆرە بەڕێزەکانە لە جەستەدا گۆڕانکاریان بەسەرادێ دەیانهێنێتەوە شوێنی خۆی ڕژێنەکانی دڵخۆشبوونی مرۆڤ دەڕژێنە ناو خوێنەوە تۆ دەبێەوە بە کەسێکی پێکەنی ناوی و دەمو چاوگەش و گەشتبین و لەو ڕژبینە ڕزگارت دەبێ ئەو عینەکە ڕەش لەسەر چاو لا دەبن و دنیاوەکو خۆی دەبینیەوە بەویستی خوای گەورە پشت بە خوا ببەستە سەردانی دکتۆر بکە خاڵی دووەم دوعا بکە ها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام کۆمەڵە دوعای بۆ داناوین لە صحیح بوخاری و مسلیمە ئەم فەرمودەیە لە صحیحەیندا هاتووە کە سەروەرمان صلی الله عليه وسلم هەمیشە ئەم دوعای کردووە و ئێمەی ئومەتیشی فێر کردووە ئەگە عەرەبیەکەت بۆ لەبەر کراوەکو خۆی دەقەکانی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرەکەتدارە وشەکانەوە خۆی لەبەرکە چەند ئاسانە ئەم هەمووشتە لەبەر ئەوەش لەبەرکە و دوعایە ئەگەر هەر فێر نەبووی بە عەرەبیەکە کاکە بە کوردی بێڵێ خوای گەورە لە هەموو زمانەکان هەروەکو یەک تێدەگا و ئاگاداری ئەوەیە کە تۆ چی عرض دەکەی بڵێ اللهم إني أعوذ بك من الهم والحزن والعجز والكسل والبخل والجبن وضلع الدين وغلبة الرجال پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا الله خوای پەروەردگار اللهم لە الله يعني يا الله يا كڕۆیشتە میمەکەسە داخلی الله بووە اللهم يعني يا الله أي پەروەردگاری من أي ذاتی اللهی تاکی تەنهای بێ شەریک خوای گیان لێت دەپاڕێمەوە پەنات پێدەگرم بە گەورەی خۆت پەنام بدەیت خوایە بمپارێزی خۆم خستە پەنای تۆ خوایە خۆت بمپارێزی لە چی من الهم یا ربی خوایە بمپارێزی لە خەمێک بۆ ڕابردوو بەڕێزن خەمۆکی وا هەیە تووشی نەخۆشی خەم خواردن لە ڕابردوو بووە 30 دانە ساڵی ڕێک لەمە بە ڕووداوێک ڕووی دابێ ئێستا ئەم بەردەوام لە مێشکایەتی و لە بیری دەرناچێ قسەیەکی ناخۆشی پێوترابێ ئەمە ئەم مێشکە پاک نابێتەوە پاک نابێتەوە ئەوە دەبێت بگری پەنا بگرە بە خوا بەڵێ یا ڕەبی خوا ڕەحمم پێ بکە پەنات پێدەگرم بمپارێزە لە توشبوون بە خەمۆکی بە ڕابردووەوە عەرزم کردن زۆر کەس گرفتاری ڕابردووە 30 ساڵی تەمەنی 40 ساڵی تەمەنی 20 ساڵی تەمەنی ڕابردووی ئەوە تێپەڕی زمانێک تێپەڕی ئەم هێشتا هەر لەگەڵ یادەژیە هەر خەفەت بەوە دەخوا والحەزەنی بڵێ یا ڕەبی خوا پەنات پێدەگرم پەنام هێناوە بۆ تۆ یا ئەڵڵا بە گەورەی خۆت بمپارێزە لە توشبوون بە خەم خواردن و خەمۆکی بۆ داهاتوو هیوا هەیە خەمۆکی داهاتووە هێستا کچە و شووی نەکردووە خەمی ئەوەیەتی دەبێ مناڵی بێ ئەبێ هاوسەرەکەی باش بێ کوڕێک هێستا ژنی نەهێناوە
ئەبێ فڵانش ئافرەتە خێزانی من وەکو فڵان کەس خراپ نەبێ، ئەبێ لێم جیا نەبێتەوە، ئەبێ مناڵی بێ، ئەبێ لەگەڵ دایکم باوکم ئیدارە بکە، ئەبێ وام لێ نەکا لە کەس و کار دابڕێم. ئەمە خەمێکی هێشتا نەهاتووە، یعنی بەڕاستی نەهاتووە، زۆری هەیە لە هەژاری داهاتوو دەدەستێ. ساغ و سەلامەتە هەموو هیوا هەیە فێری ئەوە بووە خەمۆکی چییە؟ ئەچێن لەم مختبەرە فەحسی خوێنی خۆی دەکا، ئەچێتە ئەو مختبەری ئەو کەسی وا هەیە بینیوتانە بیستوتانە فەحسێکی خۆی دەکا، ئەڵێن بابە عیبن نییە، ئەچێ فەحسی عامی خۆی دەکا. خۆمەگە جارێک بێ لە ساڵێکا شتێکی خراپ نییە باشە ئینسان پشکنینێک بۆ جەستەی خۆی بکە، بەڵام ئەمە لێی دەبێتە نەخۆشی. خەمۆکی ئەوەی هەیە تۆ بڵێ لە داهاتوو ژیانمە تووشی سەرەتان نەبم، تووشی کۆڕۆنا نەبم، تووشی ڤایرۆسێک دەبێت چ ڤایرۆسێش کە دوای کۆڕۆنا پەیدا بێ، بابە هێشتا پەیدا نەبووە، ئەی بۆ دەڵێن پێشتر کۆڕۆنا جاریکە خۆی گۆڕیوە. ئێوە چی ئیشی تۆیە؟ تۆ زیاد لەو هەموو خەڵکە بۆ ژیانی خۆت ئێستا بەخۆشی بەسەر نابەی. پەنا بگرە بە ئەڵڵا، لەو وەهمانە ڕزگارت کە، لەو حوزنە بۆ داهاتوو ڕزگارت کە. پەنا بگرە بە ئەڵڵا والعەجزی والکەسەلی، لە بێتاقەتی، لە بێتوانایی، لە حەز بەکار نەکردن، لە وەڕزبوون لە ژیان. جەستەیەکی ساغ و سەلامەتی هەیە و دەستی ناچێتە ناو ئاوە ئیشێک بکە، بەڕاستی ئەمەش داماویە. والبوخلی والجوبنی، هەیوا هەیە خەمۆکیەکەی لە چیدا بەڕێزان زۆر زۆری هەیە، ماڵێکی زۆر، پارەیەکی زۆر، سفرەیەکی زۆر، خوانێکی زۆری هەیە. سبحان الله، ئەڵێ نانی شەوی نییە، ئەڵێ میوانێک لە ماڵمانە نان بخوا، خوا ئاگادارە لەوانەیە بمرم، ئەگە بێت و مناڵەکەم 1000 دینار بەرێ بۆ مەکتەب لەوە چێ لە برسانە بمرین. ئەمە نەخۆشی خەمۆکیە، ئەوە نەخۆشی دەرونیە. یعنی ئەوەیە ئینسان دەکرێت دەست بماڵ پێوەگر بێ، خەمخۆر بێ، بەڵام ئەگەر هەبوویەکی زۆرە لەسەر پاروێنان ڕۆحی دەرەچێت. ترس، یعنی هیچ قابلیەکی شتێک نییە لێی بترسێ، نە دوژمندارە نە هیچەکە، چی لە هەموو شتێ دەترسێ. یعنی ناوێرە بۆ سەر ئەو بەتەنیا بچێ، ناوێرە لە ژوورێکا بەتەنیا بخەوێ، لە کارەبا ببڕێت تا گڵۆپێک هەڵدەبێ خەریکە زیڕە دەکا. ئەوە نوشی خەمۆکی بۆ، تووشی دەرونی بۆ، بڵێ خوا پەنا دەگرم بە تۆ لەم بابەتانە. قەرزێک هەیە بە ئیزنی خوای گەورە دەیدەیتەوە، وەضەلع الدەین یعنی ثەقل الدەین، وای لێ هاتۆ بەڕاستی هەموو ژیانی دەترسێ تۆ بڵێ تووشی قەرزاری نەبم، تۆ بڵێ ئەگە قەرزار بووم بۆم بدرێتەوە، هیممەتی نەماوە، یعنی ورەی ڕووخاوە. ئەوە بابەتێکی خەمۆکیە و دەبێ حاڵەتی دووەم دوای سەردانی دکتۆرە دەرونیەکەیان پێش ئەوەش پەنابردن بۆ ذاتی خوای پەروەردگار. و تۆ بەڕێز کە ساغی ئەلحەمدوللا ئێستا کە ئەم وتارە دەبیستی دەرونت عیبینێ و خەمۆکیت بووە نەبووە، پێش ئەوەی توشبی ئەم دوعایانە زۆر بخوێنە، هەموو دوای نوێژێک بیان خوێنە، کاتی بەیانی بیخوێنە، کاتی خەوتن بیخوێنە، پەنا بگرە بە خوای پەروەردگار لەم نەخۆشیە دەرونی و خەمۆکیانە بتپارێزێ. حاڵەتی سێیەم، چارەسەری سێیەم خۆشەویستان ئەوەیە تێکەڵ بە، بەتەنها مەبە، گۆشەگیر مەبە. لە ناخی هەموو مرۆڤێکدا زانایان دەڵێن سێشت بوونی هەیە، لە ناخی هەر مرۆڤێکدا خۆشەویستان ئیمانداران سێشت بوونی هەیە، من تۆ فڵان کەس هەموومان واین. یەکەمیان ترس، دووەم ئارەزووی جنسی، سێیەم ڕق و قین و تۆڵە. لە ناخی هەر مرۆڤێکدا ئەم سێشتە خوای گەورە دروستی کردووە، ترسێک هەیە، ئارەزوویەکی جنسی هەیە، ڕق و قین و تۆڵە هەیە. حتا ئەم کەسە لەگەڵ خەڵکە تێکەڵاو بێ ئەم سێشتە بەسەر یازاڵ نابن، لە بیری دەچنەوە، کاڵ دەبنەوە، یعنی لێڵ یعنی پەردەکەیان لەسەر لا دەچێ، وردە وردە مێشکت بەشتیترەوە مەشغوڵ دەبێ، ئەمانە لەبیر دەچنەوە. ترس، حتا تۆ لەگەڵ خەڵکە تێکەڵاوی ئەوەندە مەشغوڵی ترس نازانی چی، هەر لەبیرت چۆتەوە، ماندووشی شەو زوو دەخەوی. ئارەزووە جنسیەکان، وەرە گەنجێک بێنێ بە تەنیا مڕاهیقێک لە شوێنێکا داینێ، گەنجێکیش لە کۆمپانیایەکە ئیش بکە و بێ و بڕوا و هیم بێ تێکەڵاو بێ و قسە بکە و بنووسێ و بخوێنێتەوە و لە دەستگایەکە کار بکە، بڕاتیان بێ ئارەزوو جنسیەکانی زۆر فەرق دەگەن لەگەڵەوەی کە بە تەنیایە. ڕق و قین و تۆڵە، ڕقل لە کەسێکە دەتەوێت یەکێ بکوژی، ئەتەوێت تۆڵەی لێ بکەیتەوە، ئەتەوێت برینداریکەی، ئەتەوێت بچی قسەی پێ بڵێ، ئەتەوێت تەلەفۆنی بۆ بکەی بیشکێنی، بەڵام کاتێکە لەگەڵ خەڵکا تێکەڵاو بووی سەیرەکەی وردە وردە ئەمە دەڕەوێتەوە، ئەوە نامێنێ. بەڵام لە تەنهاییدا وەرە ترس بەتەنها لە ژوورێکا بە شەوگار بێ و کەسی لێ نەبێ، وەرە هەر لە ماڵی خوادا بە بەتەنها، ڕەمەزان و لە ماڵی خوادا دەرگاکان لەسەر داخەن و گڵۆپەکان بکوژێنەوە، خۆ ماڵی خوایە، پڕە لە فریشتەی خوای پەروەردگار و ڕەحمەت و میهرەبانی خوا بە تایبەت بەسەر ماڵی خوادا دەڕژێ، وەڵڵای ترس بەسەر تازاڵ دەبێ، هەر لە ماڵی خوادا ترس بەسەر تازاڵ دەبێ بە تەنیایی. بۆ ئەوەی لە ترس بە دووربی تێکەڵاو بە، بۆی ئارەزوو جنسیەکانت نەوروژێن و بیر لە کاری خراپ نەکەیەوە، ئەی گەنج تێکەڵاوی ناو کۆمەڵگا بە،
بۆ ئەوەی ڕق و قینە نەتخواتەوە ئەتەوێت ڕقل لە کەسێک بێ دادەنیشی تا بە تەنهابی پرۆژەی خراپترت بۆ دێ بیرۆکەی خراپترت بۆ دێت چی لە فڵان کەس بکەم ئەی چی پێوتم ئەی چی بەرامبەر کردوم بەڵام وەرەکە میوانێکت هاتوو چوشی چوار کەس بووی مەرحەبایت کرد وەڵا ڕقەکە لەبیر دەچێتەوە کورە دوای هەڵێ عیبێ باسی تۆڵەکردنەوە بکەم کورە جا فڵان کەس چی خۆمی پێوە ماندووکەم بۆیە بۆ ئەوەی کە تووشی نەخۆشی خەمۆکی نەبی خاڵی هەرە ئەساسی سێم ئەوەیە کە تێکەڵاوی ناو خەڵک بەها خوای پەروەردگار بێحیکمەت نییە خۆکاکە نوێژ لە ماڵەوە بیکەوی لە مزگەوت بیکی هەمان فاتیحا و ڕکوع و سوجودەوە تەحیات و سەلامدانەوەیە هەمان دەستنوێژ و شتە ئەی بۆ لە مزگەوت 27 دەرەجە خێری زیاترێ با تێکەڵاو بی هەر بە زۆر ئیسلام لە ماڵێ بۆ 5 فەرزەی نوێژ دەتێنێتە دەرێ ئەگەر مەجلیسەکە کەم بوو لە مزگەوتەکەدا بچووک بوو ئەنێرێتە مزگەوتێکی جامیع با 3000 کەس کام مزگەوتی زۆر قەڵەباڵغە بڕۆ لێ جومعە بکە با ئەو هەموو خەڵکە ببینی والله ئینسانی وها بۆ کتێتی مامۆستا پێش جومعە خەری بۆ خۆم بکوژم والله کە لە مزگەوت چوومە دەرەوە دوای جومعە خوا ئاگادارە ئەو خەمەم نەماوە ڕەمەزان بە ڕۆژوو بووم لە ڕۆژەکەیە زۆر دڵتەنگ بووم شەو کە هاتوومە تەراویح و جۆبیستی وتار بووم و چوومەوە بۆ ماڵەوە سوبحان الله بە تێکەڵاوبوونی ناو ئەو خەڵکە و بە سیمای ئەو ئیماندارانە و خوا ئەزانێت چ عەبدێکی ساڵحی تێدایە قووەی موغناتیسی دەموچاوی مبارەکی ڕنگدانەوەی بۆ سەر تۆشەیە خوا ڕەحم بە تۆش دەکا ئەو هەموو دوعا خێرە دەکرێت تۆش ئامینێک دەکەیت دڵت خۆش دەبێت ئەها خوای پەروەردگار نوێژی جەژنەکانی داناوە سەردان و سیلەی ڕەحمی ئەمر پێ کردووە هەر خەمبار بووی سەردانی ئەو خزمەت بکە ئەو دێ میوانداری دەکا بۆ میوانداری لە ئیسلامدا هەیە بۆیە پێغەمبەری خوا فەرمووی ئەو ئیمانی بەخوا بە ڕۆژی قیامەتی ڕێز لە میوانەکەی بگرێ بۆ خۆت قازانجی زۆرە بەرەکەت دەکرێتە ماڵەکەت و دڵ و دەروونت دەکرێتەوە ئەمجا لێبوردە بە یەکێ لە چارەسەرەکان لێبوردەییە لێبوردەیی دەبێتە هۆی کەمکردنەوەی دڵەڕاوچێ خەمۆچی کەمخەوی نەخۆشی دڵ قەت بیر لە تۆڵەکردن زۆر مەکەوە لێبوردەیی دەبێتە هۆی کەمکردنەوەی دڵەڕاوچێ کەمکردنەوەی خەمۆچی کەمکردنەوەی کەمخەوی کەمکردنەوەی نەخۆشیەکانی دڵ تۆ ئەم چوار نەخۆشیە گەورە لە کۆڵ دەبێتەوە بەس بە عەفوکردن بەس بە لێبوردن پاداشتەکەش لای خوایە دەرونی خۆشت بە فڵان کەس ئیسراح ماندوو ناکەی جا تۆ وا حەیف نییە تێرخەو نەبی شەو تانیوە شەو بتلێیتەوە چۆن تۆڵە لە فڵان کەس بکەمەوە چۆن چی پێوتم و من چی پێ بڵێمەوە بە لێبوردن دەرونی خۆت ئیسراحەت پێ بکە تووشی نەخۆشی خەمۆکی نابی ئێمە زۆر جار ئەوەندە بیر لە کێشەکان دەکەینەوە خەم بوو کردمان بە خەمۆکی چێش زەرت دەکا لە ئەنجامان نارەکانمان ناوەڵا برام هەر خۆمان بۆیە با لێبوردە بین مانگی ڕەمەزان و کۆتایی ڕەمەزان و شەوەکانی کۆتایی مانگی لێبوردەین شەوانی قەدر شەوانی لێبوردەین اللهم إنك عفو تحب العفو فاعف عني دەیەگە دەتەوێت خوا لێت ببوورێ تۆش لە خەڵکی ببوورە تۆش گردنی خەڵک ئازاکە تۆش دەرونت خاوێنکەوە بۆ ئەوەی ڕەحمی خوای گەورە ڕوت تێکە یا ڕەبی خوای پەروەردگار لە نەخۆشی خەمۆکی بمان پارێزی هەموو ئەوانش کە تووشی نەخۆشی خەمۆکی بوون یا ڕەبی خوای پەروەردگار بە گەورەی خۆت ڕەحمیان پێ بکەی ئینشاءالله ئەم بابەتە و چارەسەرەکان ماون لەگەڵمان بن گوێبیستمان بن بینەرمان بن لە زنجیرە باسی ڕۆشنتر و بابەتەکانی نەخۆشی خەمۆکی و چارەسەرەکانی ئینشاءالله لە ئەڵقەی داهاتوودا پێتان دەگەینەوە بەویستی خوای گەورە تا ئەو کاتە هەموو لایەکتان بە خوای گەورەی بەرزی بێوێنەی بێهاوتا دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين